عليه الصلاة والسلام ڕۆژێکیان لەگەڵ سەحابەکانە دانیشت بوو لە مزگەوتە. پیاوێک هاتە ژوورەوە و سەلامی کرد، بەڵام پیاوەکە پیاوێکی زۆر جوان بوو، پرچەکەی زۆر ڕەش و جوان بوو، جلێکی سپی زۆر جوان لەبەری بوو، هیچ ئەفەری ئەوەی پێوە نەبوو کە ئەم پیاوە ڕێبوارە. بەڵام سەحابە ئەفەرمون ئێمە نایشی ناسین و ئەم پیاوە جلوبەرگی ئەوە نییە کە لە سەفەرەوە هاتوو بێ، بەڵام نایشی ناسین، نە خەڵکی مەدینەیە نە خەڵکی مەکەیە، تێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی السەلاتو وەسسەلام. هەردوو ئەژنۆی ئەناتە قەی ئەژنۆی پێغەمبەرەوە صلی الله عەلەیه وسلم، هەردوو دەستی خۆی ئەناتە بانڕانێ و پرسیاری لێکە، پێڵێ یا محەممەد ئەخبیرنی عن الئیسلام، پێم ناڵێی ئیسلام یعنی چی؟ قال الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. أشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. أما خاليك نيوت لا إله إلا الله خالي يكم بي الركن يكم بي وأن محمد رسول الله ركن دوام بيت هردوكي بيكوا وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج بيت الله الحرام. لباشا عند فرمي أخبرني عن الإيمان، أي إيمان شيا؟ فرمي أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله وباليوم الآخر واليوم الآخر وبالقدر خيره وشره. قال صدقت راستكي. صحابة كان ينفرموا تعجب ما نهات أم برسياري أكردوا في غمر عليه الصلاة والسلام جوابي داوا أو شيء فرموا راستكي.